والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عزيزان خوشويستان، لخدمتي حواركاني إبراهيمين أمشوا أتشينا خدمتي حواري زيندوبون ومردن. إبراهيم آل رانيا باعي زوري هيا و بتقولي أشيتنا وأم بابتوا چونك أم بابتي مردنو جيانا بو خوي لدير زمانوا جي نقاش مشتمري همو زانايان بوا لبرا ملحد لبرا مسلمان كشيا أم بابتش هتا قيامت يقلعي نابتوا بردوام أمن مناقشانا هيا وجودي هيا. ويا إبراهيم خواهی گەورە کە لە میحنەتەکەی ڕزگارێکە لە ناو ئاگرەکە تووشی ئیشکالیەتێکی زۆرە بێ و وردە وردە ئەو گەلە کۆمەکەی لەیەکرێ کە زانیمان و بیستمان یەک دوعا هەڵەبژێرێ کە خواهی گەورە لە ئاگرەکەن ڕزگاری کا و لەدەست ئەوانە قوتاری کا ئەفەرمێ حەسبونا الله ونعم الوەکیل. تەنها پشتمان خوای گەورەیە و ئەبیش باشترین کەسێکە کە پاڵپشتی عەبدەکانی بکە. ئیبن عەباسە فەرمێ دوو کەس لە کاتی تەنگانەیە ئەم دوعایان خوێن، یەکیان ئیبراهیم بوو کاتی خستیانە ئاگرەوە، یەکێکیشیان پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە دوای جەنگی بەدر خەواڵ هات وتیان کافرەکان خۆیان کۆکەنەوە بۆی جارێکتر بیدەنەوە بەسەرتانە، ئەوانیش فەرمیان حەسبونا الله ونعم الوەکیل. هەر کاتێ تەنگانەیەک تەنگژی ڕووی لە ئینسانی مسلمان کرد باشترین پەنای خوای گەورەیە کە بڵێ حەسبونا الله ونعم الوەکیل. ئیبراهیم لەو محنەتەی هاتە دەرێ ئەبوایە هەموو ئەوانەی کە ئەو مەشهەدەیان بینی ئەو مەنزەرەیان بینی ئیبراهیمێک لە ناو ئاگران نەسووتە کە ئەمە موعجیزەیە خوای گەورە پێی پیشانمانەدا ئەفەرمێ ئێوەش دەتوانن بۆ مستەقبەل شتێکی وا دروستکەن لایەنی عیلمیەوە بەرگێ دروستکەن بۆ خۆتان پێی بچنە ناو ئاگرە و ئاگری نەتان سووتێنێ بۆ ئەو کەسانەی ئیش لە بواری کوژانەوە حەریقاکەن بۆی کە عەقڵی ئینسانەکان بجوڵێنێ کە ئەمە موعجیزەیەکە بۆ پێغەمبەر، بەڵام بۆ ئێمە پیشاندانی ڕێگەی عیلمیە. ئیبراهیم کە دێتە دەرێ خەڵکی ناسێ دەنگ و باسی ئەگاتە ئەو نەمرودەی کە ئێستا شەعبەکەی هاتووە ئەم پیاوە بسووتێنێ. ئیبراهیم ئەکەوێتە ململانێ و سیراعەوە بۆ چونکە مناقەشەی ئیبراهیم تەنها لەگەڵ باوکیان نییە، تەنها لەگەڵ قەومەکەیان نییە بە گەورەکان نەوێرێ، هەتا وەکو قورتمی گەورەکانی شەگرێ کۆڵ نایە واز ناهێنێ چوە حیوارەکە هی ئیبراهیمە. ئەوە نییە پاشەک شەبکا و بڵێ قوربانجیان تۆ ڕاست دەکەیت و منی ڕاست دەکەم و ئەم قسەی جەنابی شێروایە و تۆ برا گەورە و ئێمە برا بچووک. نەخێر. خوای گەورە فەرمێ ئەلەم تەڕە ئیلە الەذی حاجە ئیبراهیم فی ڕەبیه، ئایا ئەو نەمرودە نابینی کە مناقەشەی لەگەڵ ئیبراهیما کرد لەسەر خوا؟ چکە هەموو مناقەشەکانی ئیبراهیم لەسەر خوا بۆ هیچ شتێکی شەخسی خۆی نەبووە. ئەن ئاتاه الله الملک، نەمرود بەچی گومڕا بوو؟ بەوەی خوای گەورە مڵک و دەسەڵات و قووەتی دایە. چەند ساڵ حکمی کرد نەمرود؟ 15 ساڵ. شتێکی چییە زیایەکە باوەجان؟ شتێک 20 ئافەرین شتێکی بخەنە سەر چێ بوتی 3 ساڵ شتێک زیایی کات دەمێ 400 دانە ساڵ حکمی کرد. نەمرود یەکێک بوو لەو حاکمە کافرانەی کە هەموو دنیای گرت. تا ئێستاکەنە دوو موسڵمان لەگەڵ دوو کافرە هەموو سەرزەویان گرتووە. دوو کافرەکە چێ بوون؟ بوختەنسەر لەگەڵ نەمرودا. ئەی دوو موسڵمانەکە چێ بوون؟ دولقەرنەین ئەسکەندەری زولقەرنەین دەم خۆش لەگەڵ سولەیمان. ئەو دوانە دوو موسڵمان لەگەڵ دوو کافرە حکمی زەویان کرد. یەکێک لەوانە ئەم نەمرودە بوو. نەمرود یعنی چی؟ ئافەرین یعنی نامرێ. سەگەنەش خۆمان هەندێک کەسمان مردووە ئەڵێ فڵان کەسی نەمر.
والله وا مردووە تەقەی نێ نایبینیتەوە جارێکی تر مەگەر ئەوە نەمرە کە خوای گەورە ناوی ناوە نەمر ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بڵێ زەحمە نەبێ ئەو نەمرەی تۆ لە پێناوی خوایە شەهید بووە دەبڵێ نرمە ئەوە نەمر نییە خوای گەورە ئەمری کردووە فەرمێ بەس شەهیدەکان لە پێناوی منە نامرن بەس پێغەمبەران ئەرز نایەن خوا و نەمرن بەجنا هەمووی ئەمرێ كل من عليها فان هەرچی لەسەر زەویایە خوای گەورە حکمی مردنەکەی بەسەرا داوە کەسێ حکمی مردنەکەی بەسەرا نەدرابێ ئەویش دەبێ بمرێ كل من عليها فان ويبقى وجه ربك هەر هەمووی ئەمرێ کەسی لێ دەرناچێ ئەم مردنە هەمومانە دوورێتەوە ئاگاتان لێی بێ ئەو گەرمەی زۆر سەری دەرکرد یەکەم جار کەمپاینەکە ئەو ئەدوورێتەوە یەکەم جار سەری ئەوە خوا ئاگاتان لێی بێ بۆیە ئەم حکمە بەسەر هەموومان ئادراوە كل نفس ذائقة الموت هەمووی ئەبێ بمرێ نەمرود خۆی ناوی نەمرود بوو یعنی نەمرود یعنی نامرێ یعنی تەمەڕوت یعنی سەرکەش و ملهڕ و ملنەدەر بۆ ئەمری خوا یعنی ئەو کەسە بوو کە یەکەم جار ململانی لەگەڵ خوای گەورەیە دەست پێ کرد پەناگرم بەخوا یەکەم کەس بوو کە تاجی لەسەر کرد وەرە تۆ هەموو دنیا و لەبەر دەسا بێ 400 ساڵ حکم کەی نەڵی خوایە ئەمە مڵکی تۆیە و دەسەڵاتی تۆیە و فەزلی تۆیە بەسەرمەوە ئەن ئاتاه الله الملک خوای گەورە منەتی بەسەرا کرد کە ئەوەی بەسەرا ڕشت إذ قال إبراهيم باين كنت ورا إبراهيم ورا كاكتو أم قد شيء لما بيع بوا أم خوايتو شيء شيء تنا أقرأ ناس تي أم خوايتو شيء هذه في مامبلي وصفه ما بوبك قال ربي الذي يحيي ويميت يسألنا قصرايا إبراهيم زور بجرأة توا خواي من أويك أجيني وأمريني ربي الذي يحيي شو دروستك خلق دروستك جاني هنا تبون أجمريني قال أنا أحيي وأميت منيش أجين مؤمرينم تصورك كان شي بكام بياو تصور كان إساكنا بو أوي كبيس الماني أميش أتواني بجياني وبمريني ونيا أبي ساكنا شتيك بيني بيكا بتيريك بيكا بحيواني بيكا بميشي دروسكراوي بو خوي دروسكا بو أوي كبيس الماني أميش أتواني شو دروسكا خلق بيني تآراوا وأشتواني بمريني أمي كرت شي كرت دوو کەسی سژنی مؤبەدی ئەمر پێکرا و بە عیدامی هێنا تی دوانم بۆ بێنن ئەمانە ئەمری عیدامیان دەستشوە بەڵێ بەنێرە چی ئەمری عیدامەکەی دەستشوە بەرەبان تۆرێ وەرە ئەلێ دانیشو ئەلێ دانیشو بڕۆ یەڵای کەسی تریشمانەوێت خۆی تەبەڕۆکە وەرە چیت پیاەک یەکتان وەرە تۆش دانیشە ئەلێوانەیە بە باوجۆ ئەمری عیدامتان دەرچووە نییە؟ وەڵای ئەمە زۆر فەقیر و داماویش دیارە دانیشە باوجۆ بەڕاست و ئەمری عیدامەکەتان دەرچووە باشە جۆ بگرن ئەوە ئەمری عیدامەکەتان دەرچووە بەس بۆی کە بیسەلمێنم من ئەژێنم و ئەمرێنم یەکێکتان بۆ ماڵەوە یەکێکشتان بۆ بیبن عیدامیکەن یەکسەر بەبەر چاوانەوە جا ئەم هەموو کاسە لێس و ئەم هەموو مستەشار و ئەم هەموو دوو لە ڕووی ئێوە لایک و کۆمنت و چەپڵە لێیان و بۆم نەمرود و ئیبراهیمیش بەتەنیا خۆیەتی و ئەوە قسێ و ئەوە بردیەوە و ئەوە لە مناقەشەکەیە سەرکەوتوو بوو بۆ چکە نەمرود ئیساکێنە کە ئەبینێ ئیبراهیم جەماوەری بۆ پیا بۆ و نەسوتاوە ساکێنە ئەوێ بێنێتە قەسر و بیشکێنێ لە قەسرا
بۆی کە بڵێ ها ئەوای لێک هیچی پێ نەبوو بەس ئێوە نازان مناقەشە بکەن جا ئەو لای بکاتەوە ئەو کۆمنتە نووسێ ئەو شێرێکە ئەو ئەم هەمووفانە لە دەوری چێ لە دەوری نەمرود ئەم بەڕێیەوە کامیان بنێرین بۆ ماڵەوە ئەم دوانە کامتان ژوتان مەیکەن بەهرە باش کامتان خێزانتان هەیە تۆ هەدای تۆش خێزانە هەیە باشە باوەجان چێ ئەڵێ ئەوەی خێزانی هەیە بینێرین بۆ ماڵەوە گوناحەوە نییە ئەی چیە لەوەی کە ژنی نییە کەس نییە بۆی بگری وە نییە بینێرین بۆ چەند کەسە لێ ئەوەی تر عیدام بکەین یاڵا باوکوجان ئەوە بەرنە پشتی پەردەکە تاو دانیشتن ئافرین باوجان تۆ بۆ ماڵەوە تۆ بۆ ماڵەوە خوا نەجاتیای تۆش دوای خۆم حسابێکە لەگەڵاکە ئەمە مەهزەلەیە مەهزەلە ئەمە فعلا هی ئەوەیە پێی پێ بکەنیت فعلا گاڵتەجاڕیە بەعقڵ دوو کەس هێناوە ئاوا تەحەدای خوای پێ بکەی کە بڵێیت هەردووکتان ئەدوایە بمردنا یەکێکتان مزین و کرد یەکێکشتان بڕۆ بۆ بردن ئیبراهیم نایەتە ناو ئەم وردەکاریەوە ئیبراهیم لەسەر کەوەرە گەورەکان لەسەر ڕاستە شەقامەکان مناقەشاکە ناچێتە ناو مناقەشەی لاوەکیەوە قال فإن الله يأتي بالشمس من المشرق فأتي بها من المغرب خۆ بەخوا نازانیت خۆ بە هەڵسوونێڕەری ئەم کەونە نازانیت ملمەلانە لەگە خوا ناکەی فەرموو خوای گەورە ڕۆژ لە ڕۆژ هەڵاتەوە هەڵەهێنێ لە ڕۆژ ئاوایە کاتۆ فەرموو لە ڕۆژ ئاواوە بێنە چی؟ فبوهت الذي كفر کورد دەڵێ دەستێکی کەوتە ئەم لا دەستێکی کەوتە ئەولا ئەو لایڤانە بگوژێننەوە ئەو تەلەڤیزۆنان شتانە خامۆشکن با خەڵک نەیبینێت تەواو پەخش تەواو بوو خەتە بوو فبوهت الذي كفر هیچی بەدەستەوە نەما بۆ چکە ئەستی مناقەشەکە دۆڕاو بوو جا ئیبراهیم فێڵێکی تری لێکردن فەرمی إن الله يأتي بالشمس من المشرق ئەو خۆرەی کە ئێوە ئەیپەرستن و بەخوای ئەزانن ئەوە خوا و خالقەکەیەتی لە ڕۆژ هەڵاتەوە هەڵەهێنێ فەرموو کە تۆ خۆ بەخوا ئەزانی فەرموو لە ڕۆژ ئاواوە بێنە یعنی بەبەردێ دوو چێشکانی کوشت هەم لە خۆریدا هەم لە نەمرودیدا لەبەرەوە زۆر جار ئەم کەڵە پیاوانە مستەشارەکان چەند شتیان بۆ حازرەکەن و چەند لەم مناقەشانە دەرناچن بۆیە ئیستاکەنە ئەم بابەتی مردن و زین و بوونەوەی بۆ بە ترێند خەڵکە ئێوەی تێبگا خۆشەویستەکەم تاکە کەسێک تاکە زاتێک کە بتوانێت خەڵق دروستکا پەروەردگارە ئەگەر نا ئەم لاشەی من و تۆ ئەگەر ئیستاکەنە من لە خزمەتی جەنابتانە ڕۆحم دەرچێ ماوەی چرکەیەک هەرم ئینسانم هەر ئەم گۆشت و خوێنم هەر ئەم دڵوسیەم بەس ئەو نە ڕۆحەکە لە لاشە جیابەوە مردنەکەم بەسەرا هات قووەتێک نییە بتوانێت بمجێڕێتەوە بۆ ژیان بە یەک لەحظە هەموو شتێکشتم حازرە ئەگەر ئینسانێک بێنی تەجمیعی کەیت سیەکی بۆ بێنی دڵێکی بۆ بێنی جگەرێکی بۆ بێنی ئێسکی بۆ بێنی مێشکی بۆ بێنی هەر هەمیلەیەکی بیت و خوێنیشی تێکەیت و وار دڵکەیت ئیش کات و بسوڕێ خوێن سوڕی خوێن هەناسە و هەموو شتەکانەکو خۆی بەڵام بە بێخوا ناتوانێت بکەوێتە ئیش سەکەن لەو حاڵەتانەی کە زۆر بوون بەهۆی ماتۆرسکیل و بەهۆی ڕووداوی سیارە و بەربوونەوەیە بەهۆی جەڵتەوە مردنی مێشکە کەسێ لەگە چاودێری وت کە پێڵێن مێشکی مردووە بە هەموو ئەندامەکانی ئیشکە ماوەیە ئیشەکە دڵی وردە 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 خاوە بێتەوە ئەبێ بە هەناسەی دەستکرد بە جیهاز هەناسە بە دوای چەند ڕۆژێک ئەمێنێتەوە لە چاودێری وردا و دوای لاشەکەی تەسلیمی کە سوکارەکە یەکرێ پارچەیەک کە لە لەشە بێتەوە دەستێک ئەبڕێ جارێکی تر قابلیەتی نییە کە جیابە و ئەم دەسە مر جارێکی تر قابلیەتی نییە بەلاشەوە بنووسێ بۆیە خوای گەورە هەموو خانەکانی ئینسانی وا دروست کردووە هەرێکە و بۆ خۆی یەک مەملەکەتە بۆ خۆی عالەمێکە بۆ خۆی ئەژی بەڵام کە لە ئینسانە جیا کردەوە و مرد جارێکتر نایەتەوە ناو لاشەی ئینسان
بۆیە هەموو ڕۆژێ هەموو سانیەیەک ملیۆنەها خانە لەشی من و تۆی ئەمرێ، بەڵام بۆچی کەم ناکەین؟ چکە ملیۆنەها خانەیەتەوە شوێنەکەی. خوای گەورە لەم کاتەیە کەیساکەنە هەمومان دانیشتوین. ئێستا ئەم قسەیە ئەەکەم، ملیۆنەها خانە لەشی تۆی ئەمرد، بەڵام بۆ بچووک نابیتەوە، بۆ نامریت، چکە ملیۆنەها شوێنێگرێتەوە. وەکو شارێکە هەزارەها کەس لە ساڵێکا بمرن، بەڵام هەزارها مناڵ لە دایکە بێتە شوێنەکەی، بۆیە پێوەی دیار نییە. لاشەی ئێمەش ئاوایە بەڕێزەکەم. ويخوي قرافة إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو استمعوا له. همو أوانيك إيوة بانقشيان بو أكن ماشي دروزناكن ماشي بو بشوكيا كيتر إنسان وكو عليه هر نازاني أميشا چون وبو چي دروز بوا أميشا بم بشوكي خوي دو چاوي هيا چاوكاني چن عدسي لسرا هزارها عدسي لسرر ئێمە یەک عدەسەمان لەم چاوە یەک عدەسە ئاکابراڵێ عدەسەیان بۆ گۆڕیوە یان چاومان کز دەبێ عینەک لە چاوەکەین یەک مێش لە چاوێکی هەزارها عدەسە شەش پاڵوو هەیە لە چاوەکەی تریش هەزارەهای تر هەیە بۆیە مێش 360 لە دوای خۆیە بینێ هەر چوار دەوری خۆی بۆیە تەوێت کە ئاوای لێ بکەی ئەو پێشەوەی تۆ دەست بجوڵێنی ئەو فڕیوە بۆ چکە دەستی تۆ زۆر بەخاوە بینێ ئەو خۆ ئەوە سەریعی بەس ئەو تەسویرەکەی لەبەر چاوە بۆیە پێشەوەی تۆ دەست بەریت ئەو فڕیوە بەس بەردەستێ ناکەوێت ئەو باڵە بچکۆ لە تەنکەی کە پێوەیەتی لە یەک سانیەیە سەدەها جار ئاوا چێ توانێت پەلی دەستی هەر شوێنێکی هەر ئەندامێکی سەدەها جار ئاوا بجوڵێنێ لە یەک سانیەیە لە یەک چرکەیە جاخوای گەورە دوو پەتی بۆ دروست کردووە لە پشتیا بۆ ئەوەی کە تەوازونی خۆی ڕاگرێ لە کاتێکا مێش ئاوایەت و ئاوا ئەچێ ئەتوانێت بەسەر سەقفیشە ئاوا خۆی بگرێت و لەو تەبەدۆرەیە خۆی بنیشێتەوە بۆ چکە مووی پێوەیە بۆکانە توانرە ڕێک بۆ بنووسێتەوە و لەسەر هەموو ڕێ خۆی ئینکا جا قاچەکانی سوبحان الله هەرەوە نییە کە قاچ ئەخاتە سەر شوێنێک قاچەکەی تامەکە ئەڵێ ئەمەی تۆ لە سەری ساگەنە شوێنێکی شیرینە یەکسەر شتەکە بە قاچ تامێکا تۆزانی ئەمە ئێستا چی لە ژێریایەتی دوایی دانی نییە مێش ئەی چۆن بتوانێت شت بخوا دەمی مادەیەکی ئیسفنجی تایە ئاوایی با بۆ ئەو شەکرەیان بۆ ئەو خواردنەی کە لە بەردەستایەتی اینجا لیکڕژێنێکی بۆ ئەنێرێ لە دەرەوەی توێنێتەوەی گۆڕێ مادەکە ئەگۆڕێت تەواو هەڵێ شێوێنێ اینجا بە مادە ئیسفنجەکەیە هەڵێم ژێت و هەڵێ لوشەی خوا بۆیە خوای گەورە فەرمێ ئین الذین تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو استمعوا له ئەوانەی ئێوە بانگەشەیان بۆ کەن دوور لە خوا مێشێکیان پێ دروست ناکرێ بەڵام وئین یسلبهم الذباب شیئا لا يستنقذوه منه ئەگەر مێشێک شەکرێکشیان لێ بفرێنێ ناتوان لێی بچنەوە هەموو ئەرز و ئاسمان هەستێ بۆ چکە هەر لە دەرەوە پێکاتەکەی ئەگۆڕێ پێشەوەی بیخوا واتە هەر بردی گۆڕاوە قوتی نەیاوە لە دەرەوە هەرسی کردووە خەڵقێکی وا کە خوای گەورە بەم وردەکاری و بەم جوانیە ضعف الطالب والمطلوب نەمرود کە ئەم تەحەدایی کرد لێکێ لە ئەسەرەکانە هاتووە ئەڵێ خوای گەورە مەلایکەتێکی بۆ ناردووتی نەمرود عاقڵ بە 3 جار ئینزاری کرد عاقڵ نەبوو دوایی بە مەلایکەتەکەی وتی با خواکەی تۆ جێیشی خۆی کۆکاتەوە منی جێیشی خۆم کۆکەمەوە فەرمێ هەموو سەرزەوی کۆ کردەوە وتی وەرن شەڕم لەگەڵ خوایە بۆ بکەن خوای گەورە چی بۆ نارد مێش نا وولە مێشیش نا مێش کۆکار مێ شوولە لە مێشی بشکۆلەتر جێشێکی بۆ نارد بەس لە مێشوولە یەک مێش چۆ ناو مێشکێوە یەک دانم لەو مێشولانە چۆ ناو مێشکێوە فەرمێت چەند ساڵە ناو مێشکیا مایەوە ئەنجا هەرگیزەیە هات و ئەهات و ئەچوو لەسەر مێشکێ خوارد ئەنجا ئاوا ئەی بەمە نابێ کوتەک
ئەچون بە کوتەک لە سەریانەیە هەتا مرد. ئەو کەڵە پیاوە بەو قووەتەی بەو نەمرودیەی بەو جەبەروتەی بەو هەموو سەرزەوی کە لە بەردەستیا بوو خوای گەورە بە یەک مێشوو لە تەحەدای کرد. بەڵێ بۆیە خۆشەویستەکانم یەک تۆس عاقڵ بین، یەک تۆس بینەوە بۆشی خۆمانە. وەڵڵاهی مێشێک مێشولەیەک ماڵێ عاسی بێ بە هەمومان دەرەقەتی نایین. بۆیە جارێکیانەڵێ یەکێ لە خەلیفەکان کە تۆزێ زاڵم بوو مێشێک هاتە ژوورەوە بۆ مەجلیسەکەی لەگەڵ عالمێکا دانیشت بوو. خەلیفەکە شەر ئاوای کرد و هەر مێشەکەی بۆ نەگیرا هەر بۆی دەرنەکرا. خوا تووڕە بوو بە عالمەکەی وتی باش بس پێم بڵێ خوا مێشی بۆشی دروست کردووە. ئەویشتی وەڵای قوربانکەم بەس بۆ ئەوەی کە لوتی لوت بەرزەکانی پێ بشکێنێ پێنایە هۆشی خۆی، بەس بۆ ئەوەی کە خەڵک پێ عاقڵکە. بەڵێ بۆیە ئەم بابەتی زین و بوونەوە و مردنە بوو بە ترێند ئیساکێنە. چۆن بوو بە ترێند؟ ئیساکێنە ئیبراهیم داواکە بوو داواکە خوای گەورە پیشانی با کە چۆن ئینسان مردووە و زینووە بێتەوە، چۆن ئەمرێ و زینووە بێتەوە، چۆن زینۆ ئەمرێ. داوای مباشرەتەن لە خوا کرد. خوای گەورە ئەوەنە نازی دا بە ئیبراهیم، پێی بڵێ وإذ قال إبراهيم ربي أريني كيف تحيي الموتى. خوای گەورە پێم نیشان بە بزانم تۆ چۆن مرد و زینوەکەیتەوە. قال أولم تؤمن؟ إبراهيم أو إيماني نییە؟ إيماني هەبوو یان نەیبوو؟ بەڵێ ولكن ليطمئن قلبي. خەڵکم باسی زۆر کردوتەوە بۆ بە ئیساکێنە باسی سۆشیال میدیا و بۆ بە ترێند منی ژەمێ لەمە حاڵی بم خوای لەم مۆزوعە بێمە دەرێ. ليطمئن قلبي. خوای گەورە چۆن لە ئاسمانەوە هەموو مەلەکوتی ئاسمانی پیشانی ئیبراهیمدا ئیساکێنە بە عەمەلی پیشانێدا کە مردوو چۆن زینوە بێتەوە. تاقیکردنەوەکەش بە خۆیەکە ئەگەتان لێتی. قال فخذ أربعة من الطير. قال فخذ أربعة من الطير. فەرمووی چوار دانە تەیرم بۆ بێنن. ئەمە تەیرێک بۆ تۆ بۆم پاچە پاچەکە. ئەمەش بۆ چییە؟ کوڕەخە بێ پاچە پاچی کەن ها. قەت بینی شتان لە ماڵەوەی کردووە؟ ئەوە تو خۆ ئەوە شو باش. ئەمە دوام بۆ ئێوە. لا ئەو سەوزەم بەرم ئەوەش بۆ تۆ ئەو سەوزە لاپە جوانی من. ئەمەش بۆ ئەم کوڕە جوانی خۆم. يلا بۆم پاچە پاچەکە. قال فخذ أربعة من الطير فصرهن إليك. چوار دانە طير بێنە چوار دانە طير بێنە قەیناکە نەیزانی بێنە ئافەرین. چوار دانە طير بێنە فصرهن إليك. ئاوا جوان سەیریان کە بۆی کە بیان ناسیتەوە. جوان ئەمە چی ئەم تەیرەیان؟ ئەکرێ چۆلەکە بێ. ئەم تێریان ئەکرێ چی بێ؟ ئەکرێ قەڵەڕەش بێ. ئەم سەوزا ئەکرێ چی بێ؟ کۆکتێل دەم خۆش. ئەم زەردا بێ چی بێ؟ توتی کەناری دەم خۆش. جوان سەیریان جوان لێ ورد بەرەوە کۆدی هەر هەمویان شکلی هەر هەمویان لای خۆ تۆمارکە. فەسوڕهن ئیلەیک بە ئەوانیش بۆنی تۆ بکەن و بناسنەوە. اینجا ثم اجعل على كل جبل منهن جزءا. بێنە تێرەکانم بنێ. کەرتان کرد؟ خەریکشین و سایکۆ. یاڵا زوو بێن. یاڵا باوەجان تێرەکانم بنێ. ثم اجعل. خوای گەورە فەرمی قەت مریشتە لە ماڵەوە کڕیوە و دووسێ مریشک پێکەوە و ئەنجا قەل و قاز و شتەکانیش پێکەوە هەمووی تێکەڵکەن و ئاوا لە مەنجەڵەکەیە جوان لە ناو خەس و خاڵ و خەڵ و شتەکەی ئاوا هەڵی شێوێنن. واتان لێ کردووە؟ هیچ پاچەیەکیان لە پارچەیەکی تر جیا بێتەوە؟ ئەزانی کام پاچەی هی پاچە بووە نەخێر. بێنە باوەجان ئافەرین بێنە جاوانی تریشم بنێ.
بێن سەوزەکانیشم بەرێ ئەینجا خوای گەورە ئەمری پێکرد ئیبراهیم هەموو پارچەکانی ئەم تەیرانە تێکەڵکە هەڵیان شێوێنە بەیەکە گومانمان هەیە کە ئێستا ئەمانە مردوون و ڕۆحیان دەرچووە و هیچی تیانە ماوە بەڵێ ئەوەی ڕۆیشتووە خوێنەکەیە لە ئەرزا ثم اجعل على كل جبل منهن جزءا خوای گەورە ئەمری بە ئیبراهیم کرد فەرمی ئیبراهیم ئینجا بچوو ئەم پارچانە یاڵا باوەجان جا کوڕێکی ئازامەوێ ئازا یاڵا ئەم جارە چییە؟ ئافرین سیارتان پێیە؟ بە پێ ئەمە ئەبەی بۆ سەر ئەزمەر خۆتم ئەمە بۆ کوڕی خۆم بۆ ئەزمەر ئەمەیان بۆ چۆ؟ ئەمە بۆ ئەم کوڕە جوانە بۆ چوو ئەوە؟ بۆ گۆیژە بۆ گڵە زەردە جان ئەمە بۆ گڵە زەردە ئەمەیان بۆ چۆ؟ شاخمەوێ پیرەمەگرون ئەمەش بۆ پیرەمەگرون یاڵا باونجا عەزیەت کێشن بەڕێکەون نەخێر خوای گەورە دای بە ئیبراهیم خۆی فەرمی ثم اجعل على كل جبل منهن جزءا ئەی ئیبراهیم ئەم پارچانە کە ئاوا تێکەڵەکەی بە لەسەر چوار لوتکەی شاخ دای بنێ ئەمە تاقیکردنەوەیەکی عەمەلی مختەبەریە خوای گەورە بە ئیبراهیمێکە بۆ ئەوەی کە بە چاوی خۆی شتەکە ببینێ ثم اجعل على كل جبل منهن جزءا پەرتی کەو بڵاوی کەروەسە شاخەکان ثم ادعوهن بڵێن تعالين بإذن الله ورن بأمری خوا وەرنەوە جارێکی تر وأحيي الموتى بإذن الله چێ قسەی فەرموو عیسا عليه السلام نەی فەرموو وأحيي الموتى بإذن الله إيسا إبراهيم يجا فرمي ورنا وبأمر إخوة يأتينك سعيا هرهم يبلو بالو أو بارشانا كو أبيتو لشاخ كانوا هرهم يكقري خويني تيشيتو جاري كيتر إنجا هرهم ينو بدمتو أي إبراهيم كأمي بيني وتي تيرا كان ورنوا كسيني كد هر أو شوار تيريه كخوي ئێستا کەنە پاشە پاشەی کردن و تێکەڵی کردن و لەسەر شاخکە بەجێ هێشتن هەر هەمووی هاتن بەدەمیەوە بە پەلە بە هەڵە داوان يأتينك سعيا واعلم أن الله على كل شيء قدير أي إبراهيم زانا خوای گەورە لەسەر هەموو شتێ بەتوانایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئێمە ئەحەقترین بە ئیبراهیم لە شەکردن ئەگەر ئیبراهیم شەکی کردبێ لە زینوبوونەوە ئێمە ئەحەقترین بەوەی شکەین بەڵام ئیبراهیم شکی نەبوو لە زینوبوونەوە بۆیە ئێمە شک ناکەین چونکە ئێمەش شوێنکەوتووی ئیبراهیمین بەڵێ بۆیە بەڕێزەکانم لە مۆزوعی زینوبوونەوە ئیبراهیم لەگەڵ خوای گەورەشە حیوارەکا و مناقەشە ئەکا و خوای گەورە ڕێگەی پێی نیشانەیە هەر بەخۆی تاقیکردنەوەکان بکە بۆ ئەوەی کە فێر بێ زینوبوونەوە چۆن ڕۆیە بۆیە ئیبراهیم ئەلێرە واگاتە قەناعەت ئەڵێ وئینەهم فإنهم عدو لي إلا رب العالمين أماني كإيوة باسيك الناوي أنا بن بخوا هم يدجمني منها إلا شيء إلا الذي فطرني إلا أخواي كدرسي كدوم فإنه هداية ميا والذي هو هر أو يطعمني ويسقين شكلواني إما قمان برين خلقي ترزق مانيا وروزي مانيا ئەلی بۆ هەڵوێستیدا نابڕی بۆ قسەیە ناکەی ئەڵێ ئاخر بەخوا هینە بەخوا قورسە نانەکە بەبڕن بۆچی دەنگە یاوە بەخوا سوێنیان نام دەنگ بڕ هەیوەکەشیان لێ سەرمتیانە بێت دەنگ بیت وا ئەزانێ ڕزقەکەی لای خەڵکە لە خەڵکە پاڕێتەوە دایمە زرێنێ بۆ ئەوەی کە لە برسانم رێ ئیبراهیمە فەرمێ وەلەدی هو یوطعیمونی هەر ئەو ڕزق مەیا و تێرمەکە وإذا مرضت ئەگەر نەخۆش کەوتم بۆچی هۆی بەکارهێناوە بۆ تەئکید بۆ ئەوەی کە نەڵێن دکتۆر گیان بە قوربانێ بم خوا تۆشکە بم دکتۆر گیان پەرام هێناوەتە بەردەم ماڵەکە و دکتۆر گیان فریام بکەوە تۆ نەبی ئەمرم نەخێر فەرمێ وإذا مرضت ئەی ئەگەر نەخۆش کەوتم فهو بەس ئەو دکتۆر و خەستەخانە و شیفا فریام ناکەوێ بەس ئەو فریامەکەوێ وایە بەس دکتۆرەکان سەبەبن والذي هو
والذي يميتني ثم يحين هل أو خواشك أمريني دوات زينو مكاته بەڵام هۆی بەکارنێنا چونکە هەمومان دڵنیاین غەیری خوای گەورە ناتوانێت هیچ شتێ زین و کات و شتێ بمرێنێ. بۆیە بەڕێزەکانم ئێمە کاتی خۆی چی بووین؟ كيف تكفرون بالله وكنتم أمواتا فأحياكم. ئێمە لە شۆ هاتین؟ ئادەی چیە 6 ساڵ لەمە پێشە سەرم زەویە بوو؟ با دەست بەرزکاتەوە. کامەتان 6 ساڵ لەمە پێشە سەرم زەویە بوو؟ 6 یەک دانە حاجی یەک دانە. چێتان 50 ساڵ لە پێش ئێستا لە سەرم زەویە بوو؟ شەرم مەکەن دەی پیرەکان دەست بەرزکەنەوە. بەڵێ ئەی لە چۆ بووین پێشتر؟ لە بۆشایی و لە مردنێک و لە خەوێکی قوڵا بووین هەتا وتیان کاکە بڕۆ ڕەحمێکەوە و فەرم وەرە دنیاوە. هاتین بۆ ئەم دنیا کێشمە کێشمەیە. كيف تكفرون بالله وكنتم أمواتا فأحياكم ثم يميتكم مردنێک تیشمان لەسەرە ثم يحييكم ثم إليه ترجعون. ئەمە کۆرسی ژیانی ئینسانە. ئەبێ بەم قۆناغی دووجار مردن و دووجار زیینو بوونەوەیە تێپەڕێ ربنا أمتنا اثنتين وأحييتنا اثنتين. بەڵام تر لە ئەخیران مردن نامێنێ کۆتایی پێدێ. بۆیە خۆشەویستەکانم ئەم فەلسەفەی مردنە کە ئیبراهیم باسێکە مناقشەیەکات هەتا قیامەت هەر ئەمێنێ. ئەبێ ئێمەش فێر بین لە باسی مردن و ژیانە تاکە شتێک بتوانێ ژیانی من، تاکە شتێک بتوانێ حیاتی من بباتەوە بەس پەروەردگارە. برایە پێیوتم وتی کاوتو جان پیاوی چا بە تۆزێ دەست شل کەوتم بۆ تیاخر مناڵە وردە تخوا با شتێکە لێ نەکەن. نیشتم تۆ بۆ وازانی ژیان و مردنی من بەدەست خەڵکە یان بەدەست خوایە. جا خۆشی ژنی نەبوو ئێستا ژوێ لە دەنگمە ئەگەر پیاوە با خۆی بیا و قسانە بکە ئەو ژنی نییە و کەسێک نییە خەمی لێ بخوا. باوە جەنەبی ئیبراهیم ئاساب جەلیع بین لە باوکێکەوە کە لەسەر دینەکەمان نەبوو لە قەومێکەوە ئەگەر بە تەنیاش بین هەتاوەکو بگەینە بەردەمی نەمرود شەرم نەکەین و قسەی خۆمان بکەین و بەڵێ پێم ئەڵێن تۆ شوێن کەوتووی پێغەمبەری لێت حرامە ڕابەری و جەنگاوەری بەیتە مەیدانی خەبات و تێکۆشان تا حەیای تاغوتی هاوچەرخت بەری. وەش مەگەر بابی هەموو پێغەمبەران هەر بە فونزا هەموو بتیان ڕمان یان بە بیری تیژ و یان بە بیری تیژ و فریای ڕابەری ڕاپەڕی و شێرانە هاتە سەرسەری. سلام عەلەیکم ورحمة الله وبركاته.